خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 37. لە لاپەڕە 37ش گەیشتمە بەهای هەر بڕێک بدۆزەوە کاتێک کە پیتی یەکسانە بە 4 و 3 لەدا. واتە لەو پرسیارەی پیتی کەم 3 و 5 لە سەد پیتی لابە لە جیاتی پیتی ژمارەی 4 و 3 دانێ پاشان ئەژمێر بکە. کەواتە لێرە زانیمان کو ئەژمێر دەکاین بچیم زانین دەکاتە چەند. پرسیاری 21 پیتی لا دەبین لە جیاتی پیتی 4 و 3 دا دەنێ. لێرانە 4 و 3 دانا پاشان کەم 3 و 5 لە سەد 1 سفر لێرە زیاد دەکەم لۆ سەیەکە چونکە ژمارەی دووەم ئەو ژمارەیە 2 ڕەنووسە لە لای ڕاستی فاریزە. ئێستا کە سفرەکەم زیاد کرد لە لای ڕاستی ڕەنووسی 3 ئێستا لێ دەرکردن ئەنجام دەدەم. سفر لێرە 3 لێ بڕوا 5 لێ بڕوا نابی چونکە سفر بچووکە 5ش گەورەترە لەبەر ئەوە ئەو 3 خورد دەکەمەوە 3 کە دەبیتە 2 سفرەکەش دەبی بە 10 5 لێ بڕوا دەکاتە 5. ئێستا 3 یەکەم خورد کردەوە ماوە 2 سفری لێ بڕوا یەکسانە بە 2 دەنووسم 2 فاریزەکەی وەکو خۆی دەینمە خوارێ ئەوجا 4 3 لێ بڕوا دەبی بە 1 ژمارەکە بووە 1 و 25 لە سەد. ئەگەر بمەوێ بخەمڵێنم هەرچەندە پێویستیشی ناکە داوا نەکرایە بەڵام دەتوانم 4 و 3کەی بکەمە 4 3 و 5کەش بکەمە 3 لێک دەربکەم دەکاتە 1 ژمارەکەی منیش بەدەستم هینایە 1 و 25 کەواتە ژمارەکەی من شیاوە. تەواو بووین لە پرسیاری 21. دەچمە لای پرسیاری 22 37 و 60 کەم پیتی ئیش 4 و 3 بوو کەواتە ئێستا لە جیاتی پیتی 4 و 3 دا دەنێم بەڵام چونکە لێرە 60 هەیە 2 ڕەنووسە سفرێک زیاد دەکەم لۆ 3کە لای ڕاستی ڕەنووسی 3. ئێستا سفری لێ بڕوا هەر سفر 6 3 لێ بڕوا دەکا 3 لێرە فاریزەکە دێتە خوارێ 7 4 لێ بڕوا دەکاتە 3 ئەویش ئەو 3 سەرەوەش سفری لێرە هەیە لێ بڕوا دەکاتە 3 ژمارەکە بۆ چەند 33 و 30 لە سەدا یان 33 و 3 لەدا هەردووچی یەکشتە 3 لەدا یان 30 لە سەد. ئەگەر بمەوێ بخەمڵێنم 37کەی دەتوانم بکەمە 38 4کەش بکەمە 4 لێرانە دەکاتە 38 4 لێ بڕوا دەکاتە 34 ژمارەکەی منیش 33 نزیکە لە 34 کەوابوو ئەو ژمارەم شیاوە. دەچمە لای ڕاهێنانی 23 ڕاهێنانی 23 کەوانە هەیە لە ناو کەوانەی پیتی کۆوە 16 و 0 و 5 لە سەد کەم
4 و 5 لە 10. پێش هەموو شتێک دەبی پیتی لابم لە جیاتی 4 ژمارەی تەواو 3 لە 10 دانێ، ئەو جە ناوکەوانەکەی ئەژمێر بکەم. کاتی ناوکەوانەکەی ئەژمێر دەکەم، ناچارم سفرەک لە لای ڕاستی سێیەکەی دانێم هەتا ببیتە 2 ڕەنووس پاش فاریزە وەکو ئەو ژمارەی. ئێستا لە کاتی خەمڵاندن چ دەکەم؟ لە کاتی ببورن لێدەرکردن 0 لەگەڵ 5 دەکا 5. 0 کۆ 5 یەکسانە بە 5. ئەو جە 3 کۆ 0 یەکسانە بە 3. لێرە نووسیتم 5 و 3. فاریزەکە دێتە خوارێ ئەو فاریزەیە، لێرە نووسیتمەوە. ئەو جا 4 کۆ 6 دەکاتە 10. سفرەکەی دەنووسم، یەکەکەش دەتوانم لێرە دانێ. ئەو جا ئەو یەکەی ئێرە لەگەڵ یەکەکەی دەی دەبیتە 2. لێرە نووسیتم. پاشان ئێستا تەواو بووین، ناو کەوانەکەی تەواو بوو. ئەو جا کەم 4 و نیو، 4 و 5 لە 10. چونکە ئەو ژمارەیە 2 ڕەنووسە لە لای ڕاستی فاریزە، ئەو ژمارەیەش سفرەکی لۆدا دەنێم هەتا ببیتە 2 ڕەنووس. ئێستا لێ دەرکردنەکە 5 سفری لێ بڕوا هەر 5. 3 5 لێ بڕوا نابی. دەچم ئەو سفرەی ناتام خورد دەکەم، ئەو 2 خورد دەکەمەوە، کە 2 خورد دەکەمەوە 3 کە دەبیتە 13. ئەو سفرەش دەبی بە 9. 13 5 لێ بڕوا دەکاتە 8. پاریزەکە دێتە خوارێ، لێرە بووە 9. 9 4 لێ بڕوا یەکسانە بە 5. لێرەش کە خورد کراوە ماوە 1 سفری لێ بڕوا، لێرە هیچ نییە، یەکەکە دێتە خوارێ. کەواتە ژمارەکە دەبیتە 15 و 85 لە 100. ئەگەر بمەوێ بخەمڵێنم 4 و 3 لێرە دەکەمە 4، 16 دەکەمە 16. کۆیان دەکەمەوە 4 و 16 دەکا 20. 4 و نیوەکەش دەکەمە 5. 20 5 لێ بڕوا دەکاتە 15. ژمارەکەی منیش نێزیکە لە 15، کەواتە ڕاستە. کەواتە خەمڵاندنەکەم، کەواتە ئەژمێرکردنەکەم شیاوە، نەک ڕاستە 100% بەس شیاوە. زۆر هەڵەی گەورەم نەکردیە. بگەڕێمەوە لای پرسیاری 24. با بیخینمەوە پرسیارەکە، یان بچمە لای پرسیارەکان لەوێ بیخینمەوە. 24. دڵسۆز کیسەڵێکی بچکۆڵەی هەیە، بارستاییەکەی 0.325 بەش لە 1000 کیلۆگرامە. ساڵی ڕابردوو بارستاییەکەی 0.235 بەش لە 1000 کیلۆگرام بوو. جیاوازی نێوانی بارستاییەکەی ئەم ساڵ و بارستایی ساڵی ڕابردوو چەندە؟ واتە ئەو دوو ژمارەی لێک دەربکە، گەورەکە کەم بچووکەکە. ئەمن لێرە خانەمدانایە، ژمارە گەورەکەم لەسەرەوە نووسیە لە ناوخانەکان فاریزە لە خانە ڕەشەکەی. ژمارەکەی دیکەشم ئەویش دەبی فاریزە لە ژێر فاریزە ئەوها دایانێم. ئێستا کەمیان دەکەمەوە، لە دەستی ڕاست هەمیشە 5 لێ بڕوا دەکاتە 0. ئەو جا 2 3 لێ بڕوا نابی، ئەو 3 خورد دەکەمەوە، 2 دەبیتە 12. 3 لێ بڕوا دەکاتە 9. ئەو 3شم خورد کردەوە، 1 کەم دەبیتەوە هەمیشە، 3 بووە 2 لێ بڕوا 0. فاریزەکە دێتە خوارێ 0 لێ بڕوا هەر 0.
واتە ژمارەکەم بووە 0.90 بەش لە 1000 کیلۆگرام جیاوازی بارستایی کیسەڵەکە لە چاو ئەم ساڵ لە چاو ساڵی ڕابردوو، واتە بەوەندە کیلۆگرام گەورە بووە کیسەڵەکە. ئەوە تەواو بوو. چمە لای پرسیارەکان. پرسیاری 25 ئەو بارستاییانەی خوارەوە لە گەورەوە بۆ بچووکتر ڕیز بکە. 4 بارستاییمان هەیە بە کیلۆگرام. بزانین کامە لە هەمویان گەورەترە. تەماشایان بکەین، هەمویان بە 3 دەست پێ دەکەن. 3 و فاریزە کەواتە لەوێ یەکسانن هەمویان. ئەو جەگەر تەماشای یەکەمەکەی کەین، لێرە 9 هەیە لە لای ڕاست یەکسەر پاش فاریزە. لێرە 5 هەیە، 9 گەورەتر لە 5، لێرەش 9 هەیە گەورەتر لە 5، لێرەش 5 هەیە، واتە 2 9 و 2 5 بێگومان 9یەکان گەورەنە. ئێستا ئەوە 9، ئەوەش 9. با بزانین لە پاش 9 چ دێ. لێرە 0 دێ، لە پاش 9 لێرەش 5ەکە گەورەترە، واتە ئەو ژمارەیە گەورەترین ژمارەیە. یەکەم جار ئەو ژمارەی دەنووس، چونکە لە هەمویان گەورەترە، چونکە نووسرایە لە گەورە بۆ بچووک، کەواتە لە لای دەستی ڕاست یان لە سەرەوە ئەو ژمارەی بنووسە، لە هەمویان گەورەترە. کە ئەو ژمارەیەت نووسی، پاش ئەو ژمارەیە گەورەیە، کە ئەو ژمارەیە یەکەم گەورەیە گوتمان، پاشی ئەو ژمارەیە گەورەیە، چونکە ئەوەش هەر 9ە. ئەو جە پاشی ئەو 9ەش ئەو ژمارەیە 3 و 9 و 0 و 5 کامە گەورەیە؟ 590 یانیش 509. بێگومان 590 گەورەترە لە 509. لەبەر هەندێک پاشانیش ئەوە گەورەیە، ئەو جا لە کۆتایی ئەوە لە هەمویان بچووکترە. ئێستا زانیمان کووە؟ سەوزەکە، زەردەکە، شینەکە، سۆرەکە. لە گەورە بۆ بچووک. سەوزەکە لە هەمویان گەورەترە، لە پاش فاریزەی 950، ئەو جە زەردەکە لە پاش فاریزەی 905، ئەو جە شینەکە لە پاش فاریزەی 590، ئەو جە سۆرەکە لە پاش فاریزەی 509. ئەوەش تەواو بوو. پرسیاری 26 دەربارەی گرنگی خەمڵاندنی وەڵام لە کاتی کۆکردنەوە و لێدەرکردنی ژمارە دەیەکان. بێگومان خەمڵاندن زۆر گرنگە، هەتا بزانین ئایا هەڵەمان کردیە یان نەمان کردیە. بێگومان هەڵەی گەورە، چونکە هەڵەی گەورە باش نییە، بەڵام ئەگەر هەڵەکە بچووک بی، ژمارەکە نزیکی ژمارەی خەمڵاندن بی، هەر باشە. ئێستا دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری 27 0.5% لە شێوەی ڕێژەی سەدی بنووسە. چونکە قسەکەم کووە 5%، زۆر ئاسانە بنووسی. 5%. ئەوها دەنووسێت تەواو. 28 46% لەسەر شێوەی ژمارەی دەی بنووسە. 46% کەواتە 0 ژمارەی تەواو 46%. ئەوەش زۆر ئاسانە. ئێستا دێمە لای پرسیاری 29 بەهای پیتی م دابەش پیتی ن بدۆزەوە کاتێ پیتی م دەکاتە 4602 و پیتی ن دەکاتە 37. ئەوە خوێندکاری ژیر وابزانم
لێرە ئەمن ئەوها بە دوور و درێژی دابەشەکەم کردیە. یەکەم شت 46 دابەشی 37 دەکەی کە دەکاتە 1 جاران 37 دەکاتە 37 دەنووسیەوە لێرە 46 37 لێ بڕوە 6 7 لێ بڕوە نابی 16 7 لێ بڕوە 9 پاشان دەمینێتەوە 3 لێرە 3 لێ بڕوە 0 ئەو سفڕی ئێرە دەینە خوارێ 90 دابەش 37 دەکات 2 جاران 37 دەکات 74 90 74 لێ بڕوە دەکاتە 16 دووەکەی ئێرە دێتە خوارێ 162 چەند 37 تێدایە 4 جاران 37 دەکاتە 148 162 کەم 148 دەکاتە 14 هیچ نەما ژمارە بینی نەخوارێ لەبەر هەندێ فاریزەکی دادەنێم سفرەکیش زیاد دەکەم لۆ 14 دەبیتە 140 چەند 37 تێدایە 3 جاران 37 دەکاتە 111 چونکە 3 جاران 7 21 3 جاران 3 9 لە گەردو 11 140 لێ بڕوە 29 سفرەک دادەنێم 290 چەند 37 تێدایە 7 جاران 37 دەکاتە 259 290 کەم 259 31 دەمینێتەوە لێرە ڕادەوەستم هەز دەکەم بەسە وەڵامەکە 124 و 37 لە 100 دەگەڕێمەوە. پرسیاری ژمارە 30 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. کام لەم ژمارانە یەکسانە بە 7 توان 4 خوێندکاری ژیر 7 توان 4 واتە 7 جاران 7 جاران 7 جاران 7 واتە 7 جاران 7 جاران 7 جاران 7 4 جار 7 جاران 7 دەکات 49 7 جاران 7 دەکات 49 واتە 49 جاران 49 هەر نەبی ئەوەندەی دەزانین کە 49 جاران 49 9 جاران 9 81 واتە ژمارەکە لە خانە یەکانی دەبی ژمارە یەک هەبی هەر هیچ نەبی ئەوەی دەزانین ئەگەر نەشزانین جاران بکەین باشە بزانین لەوانە کامە لە خانە یەکانی یەک هەیە ئەو ژمارەیە سێە هەڵەیە سێە هەڵەیە واتە ئەوانە نابی هەردووچیان هەڵەیە یان ئەوە ڕاستە یان ئەوە ڕاستە بەڵام لەبەرەوەی هەردووچیان یەکە ناچارین بچین 49 جاران 49 بکەین 49 جاران 49 9 جاران 9 81 یەک ئەگەر ئەوەی ئەو هەلێکەم باشترە 9 جاران 9 81 9 جاران 4 36 لەگەڵ هەشتی 44 4 جاران 9 دەکاتە 36 4 جاران 4 دەکاتە 16 لەگەڵ 3 دەکاتە 19 ئێستا کۆیان دەکەمەوە یەکەکە لێرە سفر هیچ نییە یەکەکە دێتە خوارێ 4 و 6 دەکاتە 10 سفر یەکەکە لێرە دادەنێم 1 و 4 5 5 و 9 4 2401 ڕاستە با بزانین 2401 هەبوو یان نەبوو 2401 هەبوو واتە ئەوە هەڵەیە ئەوەش تەواو بوو. ئێستا دەچمە لای پرسیاری 31 تارا
شوشەیەک شەربەتی سێوی کڕی شوشەیەک هەمیشەواتە یەک شوشە یەکەکە لە پاشان نووسرایە شوشەیەک واتە یەک شوشە کە فراوانیەکەی 0.95 لیتر بوو و 2 شوشە شەربەتی لیمۆی کڕی فراوانی هەر یەکەیان 1.05 لیتر بوو تارا چەند لیتری کڕیوە واتە بە هەمووی دەبی هەر سێکیان کۆکەینەوە ئەو ژمارەیە لەگەڵ ئەو ژمارەیە 2 جار لە یەک و چونکە 2 لەوەی کڕی بوو چیم زانین کو 1.95 کۆی دەکەمەوە لەگەڵ 1.5 2 جار لەگەڵ 1.5 یان دەتوانم 1.05 جارانی 2 بکەم ئەو جە کۆ بکەمەوە بەڵام هەست دەکەم ئەوها ئاسانە هیچ کێشەم نییە ئێستا کۆ دەکەمەوە 5 و 5 و 5 لێرە ئەو سێە دەکاتە 15 5 دەتوانم یەکەکەی لێرە بنووسم 9 یەک لەگەڵ 0 دەکاتە 10 0 دەتوانم یەکەکەی لێرە بنووسم پارێزەکەی بینمە خوارێ 1 و 1 و 1 دەکاتە 3 واتە 3.5 لیتر 3.5 لیتر بچم تەمەشا بکەم کامە ڕاستە ئەوە ڕاستە وابزانم تەواو بووین لەو لاپەڕەیە خوێندکاری ژێر ئێستا تەواو بووین هەتا لەوانەی داهاتوو دەچمە لاپەڕە 38 هەتا ئەو کات هەر بژی